خێزان کە پایەکی گرنگی کۆمەڵگێ و بێگومان هەر کۆمەڵگەیەک لە خێزانەکانیا و دروستە بێ و بابەتێکی گرنگ لە ناو خێزانە ئەوش بریتە لە پلانێکی هاوسنگ لەو داهاتەی کە دەستێکەوێ و لەو خەرجی کە خەرجەکات ڕۆژانە یان مانگانە. ئێمە ئەمڕۆ باز لە هاوسەنگی پلانی خێزان بۆ داهات و خەرجەکانەکەین با میوانداری زۆر بەڕێز پرۆفیسۆر دکتۆر خالید حەیدەر مامۆستای زانکۆ کە بەسپاسەوە بەڕێزیان لە ستۆدیۆ لەگەڵمان میوانە. دکتۆر جان بەخێر بێت. دکتۆر ئەم بابەتە یعنی لەوانەیە بۆ وڵاتێک کە سەقامگیری ئابووری و دارایی و موچە لە کاتی خۆیان لە سەعاتی خۆیان لەسەری مانگا بچێتە سەر هەژمارەکەی لەوانێت دقیق بێ قسەی لێ بکرێن. بەڵام لێرە ئەم مانگە موچە وەرەگیرێ مانگی داهاتوو نازانی کەی وەرەگیرێ ئایا وەرەگیرە یان نە. ئەوە ساڵانی دیکە هەموو ساڵە 3-4 مانگی کورتیەنە هەر نەئەدرا ئەوشی ئەدرا بە ڕوبع موچە و نیوە موچە و بەکەم و کورتیەوە. هەر بەڕاست ینی پێشوی دەست بکەین باسمان کە تۆ فەرمووتە موچە چییە؟ ینی هەر بەڕاست ینی خێزانی کورد ئەتوانێت هاوسەنگی لە نێوان داهات و خەرجیا بکات؟ بەڵێ زۆر سپاسەکەم بە ناوی خۆی بەخشندە مێرەبان بەێنیتەم باش. بەڕاستی ئەوەی کە باست کرد جەنابەت لە پێشەکیەکە زۆر ورد و زانستیانەیە کە هەمیشە داڕشتنی پلان پێویستی بە سەقامگیریە بە جێگیری گۆڕاوەکانە بۆ ئەوەی جەنابەت پشت بەو گۆڕاوانە ببەستیت و بگەیتە خاڵی ئەو ئامانجە کە داتناوە خاڵی کۆتایی. بۆیە لێرە ئەم ناجێگیریە کە پێش بەنامە کوتمان موچەنیان نیسە و بابەتەنەوەکو سۆبات ناجێگیرە خودی ماوەکە ناجێگیرە کە تۆ بەڕێزت ئەم مانگە لە 35 ڕۆژ لە 40 ڕۆژ موچەت وەرگرت مانگی داهاتوو نازانرێت کەی وەرەگیرە. یعنی حتا وابزانم لە فیسبوک لە تۆڕە کۆمەڵایەتیەکان باسی هینێکرا گەنجێک خۆی دەرخستووە تەسویر و شوای کردووە قەمسەلەی لەبەر بووە لە مانگی 7 پرسیاری لێکراوە چیەکەی تۆ لێراوت وڵا هاتوون بۆ موچەکەی باوکەم تەقاعودیەکە ئەی باشە مانگی 7 چۆن قەمسەڵ لە بەرەکە وتی لەبەرەوەی من موچەی زستان وەرەگرم من. یعنی بیرتانە جەنابتانەما هەمومان لە بیرمانە وەکو کوردستانی بۆیە ئەو ناجێگیرەکە هەیە من بنمونە بڵێم ئەم مانگە لەبەرەوە مانگەکە ئیتر وەکو خۆی نامێنێ ئەبێتە 2 مانگ ئەبێتە 45 ڕۆژ مانگ و نیو. ئەم مانگە بنمونە من ئەوەندە خەرج ئەەکەم بۆ خواردەمەنی بۆ جلوبەرگ بۆ کرێی خان و بۆ نازام چی بەپی پۆلیۆنکردنی ماسلۆ کە ئێوەی بەڕێز ئەزانن ینی خۆراکی لە گرنگتنی شتدانە وردە بەرزەبێتەوە لە هەرەمەکە تا ئاگاتە لووتکە کە بریتە لە خۆسەپاندن لە لاینی کۆمەڵایەتی و ئیتر بارەکانی تر. لێرە ئەو هینە یەکەم هەنگاو یەکەم ستێپ بۆ پڕکردنەوەی پێداویستیەکان ئەوەیە کە من وەکو ئینسان بژیم نمرم. بریتە لە چی بریتە لە بڕێکی پارە بەکار بێنم بۆ خواردەمەنیەکە بۆ کرێی خان و بۆ هاتشۆکردن بۆ چوون بۆ دائێرە بۆ شوێنانی تر. باشە ئەو پارەیە دانراوە من خۆمم ڕاهێناوە پێشتر پێش 2014 خۆم ڕاهێناوە کە ئەو بڕەپارە بەشم بکە بۆ ماوەی مانگێک 25 ڕۆژ 23 ڕۆژ ئەوەی کە ئەمێنێ لە لاینەکەش پێشتریش 23 ڕۆژ 24 25 ڕۆژ ئەو هەفتەیە کە ئەمێنێ لەوانەیە پەنابەرم بۆ بڕێکی پارە لە ماڵ پارەم هەڵگرتی بێت یاخود پاشەکەوتم هەبوو بێ لە بانکەکانیان لە شوێنان. بۆیە لێرە ئەو ناجێگیرەکە هەیە هەموو پرۆسەکەت بۆ هەڵەوەشێنێ. داهاتەکە نەما تەبان باسی موچە ئەەکەین لەبەرەوەی زۆرینەی خەڵکی ئێستا جەنابەت ئەزانی بە تایبەت و بە گشتیش پشتە بەستن بە موچە. ینی بنمونە من وەکو فەرمانبەرێک کە ئەچم موچە وەرەگرم دێم بۆ لای ئێوەی بەڕێز دەکەرتی تایبەت لە کۆمپانیەکان شت لە جەنابتان لە دوکانەکان ئەکڕم ئێوەی بە ڕێزیش کە پارەکەتان دەسەکەوێ ئەیدەن بە فەرمانبەران لای جەنابتان واتە نەهاتنی من بۆ لای بەڕێستان پرۆسەکە پەکەخات. ئەو پلانەی کە بەڕێستان داتانەوە لە ماڵان لای خۆتان لەگەڵ خێزانەکانتان من لەگەڵ ماڵەوە لەگەڵ خێزانم پلانەکەمان دانەوە هەموو پرۆسەکە هەڵەوەشێ بۆ لەبەر ئەوەی ئەو کاریگەرە گرنگەکان کە لە پرۆسەکە هەن گۆڕان یعنی ئیتر وەکو بابەتێکی جێگیر ناکرێ باسی بکەین لە ماوەکە کە وەکو عەرزی جەنابتانم کرد 30 ڕۆژە ئەبێ 30 ڕۆژ بێ ئەبێتە 45 ئەبوو بە 62-63 ڕۆژ بزانم هەندێک لە هێزە ئەمنیەکان وابزانەوەی کە بیستمە تا ئێستا موچیان ئەوە ڕۆژە یەک موچە دراوە. بەڵێ
بەڕێستان ئەزانن ساڵی پارێمە سێ مانگ موچەوەڕ نەگیراوە بنمونە 10 و 11 و 12 بۆیە لێرە ئەمە وات لێەکە کە بیر بکەیتەوە ئەمڕۆ چیت هەیە و بۆ بەیانی چی ئەتوانی بکەی بۆ بەیانی نەک بۆ هەفتەی داهاتوو. زۆر باشە کاک دکتۆر تۆ پێدوانیە باشترە پلان لەو کەسانەیە بێت لەو خێزانانەیە بێت کە بۆ شێوازێک کە باسی کرد موچەیەکی وەرگرتووە بڕەپارێکی هەیە نازانێت سەری کەی چەندێکی کە ئەم پاری دەسەکەوێت و ینی لەوە جیاوازترە لەوەی کە کەسێک خێزانێک دەزانێت لە دقیقەن لەوەندەی مانگا موچەی وەرەگرێت و لەوانێ زۆر پیسیشی بە پلان نەبێت و ئەزانێت کە ماگانە بەو شێوازە بەڵام پلان بۆ ئەوانە باشتر نییە کە لەو سەرۆ نازانێت کەی داهاتەکەی دەسەکەوێتەوە خۆی تەوان بەتەکیت بۆ هەردوو بابەتەکە ئەکرێ پلان دابنرێت بابەتێک هەیە لە ئابووری پێوترێ گۆڕاوی هەڕەمەکی عشوایی بریتە لە چی بریتە لەو گۆڕاوە کە دێت دۆخەکەت تێکەدات دۆخی دارێکە تێکەدات ئەوەش لێکۆڵینەوەی لەسەر کراوە و گۆڕاوێکی زۆر گرنگە بە تایبەت لە وڵاتانی وەکو عێراق وەکوارێمی کوردستان وەکو ئەو وڵاتانەی تووشی بنمونە ئێرانە سووریە شوێنانی ترکە تووشی شەڕ و شتیوا بن کە کتوپڕ ڕوو ئەدات ئەوەش لێکۆڵینەوەی لەسەر کراوە و باس کراوە بۆیە ئەوەی کە ئەفەرموو جەنابەت ئەوەش زانستیانەیە کە من پلاندا بنێم ئەگەر موچەکەم وەرنەگرت من لە 30 ڕۆژ چی بکەم لە 35 ڕۆژ چی بکەم تەمان لێرە باوکو دایک هەن خەزور و خەسووهن پەنایان بۆ ئەبیت و پارەیان لێوەرەگریت خوا گەورەیە ئینشاءالله کەی موچەی داهاتوو وەرگرت قەرز ئەدەمەوە یاخود لەوانەیە ئەسڵەن قەرزە کەش نەدەمەوە بۆیە لێرە ئەوەی کە فەرمووتان بەڕێستان زۆر ڕاستە یعنی من بنمونە ئەڵێم لە ماوەی 30 ڕۆژەکە موچە وەرەگرن باشە ئەمە پلان پلانی یەکەم ئەی باشە پلانی دووەم ئەگەر موچەکەم وەرنەگرت ئەگەر ئەو پارەم دەست نەکەوت حتا بۆ دوکانداریش بۆ خاوەن کۆمپانیەش ئەگەر ئەو پارێکە من لای خەڵک هەمە لە بازار پارەکەم دەست نەکەوت چی بکەم بۆیە داڕشتنی پلان زۆر گرنگە بەڵام لەگەڵ ئەوەشە لەگەڵ ئەو گۆڕاوە هەڕەمەکیانەی کە ڕوو ئەدەن کە ئینسان ئەبێ بیر لەوانش بکاتەوە باشتر وایە کە شتەکان تا ڕادەیەکی زۆر جێگیر بن و بە تایبەت بۆ ئەو کەسانەی کە ئیشەکانیان کاروباریان تا ڕادەیەکی زۆر جێگیرە یعنی فەرمانبەرە تەماوەی 25 ساڵ فەرمانبەرە بەیانیان زووە چێ بۆ دەوام و دوای ڕەن دەگەڕێتەوە ئەمە شتێکی جێگیرە بەرامبەر بەم ئەرکوماندوو بوونە ئەبێ داهاتەکەی ئەو پارەی کە دەستی ئەکەوێ ئەبێ جێگیر و نەگۆڕ بێت تا ڕادەیەکی زۆر بەڵێ ئەوە زۆر ڕاستە ئەوەی کە پێوترێ پلان A پلان B پلانی C پلانی سێم کۆمەڵێک سیناریۆدا بنرێت بۆی کە من بتوانم چی بکەم لە داهاتوو بەڵام لێرە با بینە سەر شیکردنەوەی ئەم بابەتەش کە پلانی دووەم و سێمیشم دانا من وەکو فەرمانبەرێک ئێمە باسی خێزانی کوردستانی یەکەین ئەو خێزانەی کە بنمونە ئەو کەسێک کە 2 یان 3 کەس هیناکە بەخێوەکە لەگەڵ خۆیان ئەمە شتێکە با بڵین لە ئاستی عێراقیش دانراوە کە یەک کەس لە 2 بۆ 3 کەس بەخێوەکە لە ناو خێزانی خۆی هاوسەرەکەی خۆی لەگەڵ 2 مناڵە بنمونە 2 بۆ 3 کەس بۆیە لێرە ئەم خێزانە پێکاتووە لە 3 یان 4 ئەینی سەرخێزان پشتە بەسن بە موچەیە بۆیە لێرە خاون کۆمپانیە نییە بنمونە بۆ ئەوەی ئەگەر لێرە پارەی دەست نەکەوت بچێت لە کەسێکی تر پارەی دەست بکەوێ یاخود قەرزێکی داوە بە کەسێک داوای قەرزەکەی خۆ بکە ئەم فەرمانبەرە قوتی ڕۆژانەیە کە وەری ئەگرێ لە کۆتایی مانگ دابشێکە لە سەر 30 ڕۆژ ئەو بڕە پارەی سنووردارە وەریەگرێ بەو شێوازە پلانی بۆ دانێ بۆی لێرە ئێمە ناتوانین زۆر پلانەکان زۆر فراوان بکەین و پلانێکی زۆر دابنێن لەبەر ئەوەی توانا و ئیمکانیەتی ئەو کەسە سنووردارە چ کاتێک کە تۆ بەڕێزت ئەتوانی چەند پلانێک دابنەی کاتێک کە بژاردەکان لە بەردەستی بەڕێزت زۆر بن ئەتوانی بجوڵی طبعاً داهات و خەرجەکانت کەم بکەرەوە داهاتەکەت بنمونە خەرجەکانت لەم بوارە کەم بکەرەوە لە بوارێکی تر زیادی بکە نیتا تۆ بەڕێزت فەرمانبەری 2 مناڵت هەیە با بڵێن خێزانت هەیە ژنەکەت هەیە هەمویان ماگانە دیارن خواردەمەنیت هەیە هاتشۆکردنت هەیە جلوبەرگت هەیە بنمونە ئەمانە بابەتی جێگیرن لە بودجەی وەکو ڕێژە لە ڕێژە خەرجکردن لە بودجەی خێزان ئەمانە ناتوانانی دەستکاری بکەیت دەستکاریکردنەکە بریتێرە چی بریتێرە ئەوەی کە بڕی خواردەمەنیەکە ژەمی خواردنەکان لە 3 بکەیتە 2 کواڵەتی و جۆری خواردەمەنیەکە کەم بکەیتەوە
ئەمە کاریگەری لەسەر چی لەسەر هێزی ئینسان لەسەر جەستەی ئینسان لەسەر توانای کارکردنی بۆی لێرە ئەبینی جەنابەت بابەتەکان هەمووی بەسراون بەیەکەوە و ناتوانانی دەستکاری شتێک بکەیت بێ ئەوەی کە کاریگەری بکە لەسەر گۆڕاوەکانی تر یاخود ئەو بابەتانی کە پەیوەندیدارن بە موچە یاخود داش ئێمە باسمان لەوە لە خێزانە داهات هەیە سەرەتا خەرجی هەیە بابینە سەر خەرجیەکە خەرجەکەش لە دوو بابەتە ینی پسپۆری جەنابتە زیاتر سەرفەکەیە ئەوەی کە پێوترێ پێداویستی و کە پێوترێ وەکو بڵێ جوانکاری کەمالیات ئێمە بۆ نمونە ئەم قسە زیاتر بە ئاڕاستی خانمان بکەین ئێمە ئەو بڕەپاری کە موچە خۆرێک بۆ ماڵ و مناڵەکەی وەریەگرێ لەم کاتەیە کە باسمان لەوە کرد موچە نازین چۆنە و کێ موچە هیچ وەرزێکە هیچ مانگەکە هەر بەڕاست پێویستەکە ئێمە گرنگی بدەین بە قەنەفە گۆڕین و پەردە و دیکۆری ماڵ و کۆمەڵک ئێکسسوارات بۆ ماڵەکە یان پێداویستیەکانی ماڵەکە ئەبێ خەرجی گرنگترا بەتاکید ئەمە من پێش 2014 و ئێستا شوەکو سابت لەگەڵ تەلەبەکان بەنمونونەکە بەتابەت تەلەبەی ماستەر و دکتۆرا باسەکەین ئەڵێن جاران پێش 2014 خانمە عەزیزەکە وتی یەڵا حەمە بۆ بازار کاکە بچین لە بازار چی بکەین قەنەفە بگۆڕی نازانم چی بکەین ئەی کاکە ساڵی پاری ما ئەومان کڕی نانا مۆدێلی تازاتوە یەڵا با بچین بۆ بچین شتەکان بکڕین دیت یان دیت لێرە ئەم وێنە جوانی کە هەبوو پێش 2014 نەما ئێستا خانمە عەزیزەکان ئێستا تەسەورەکەم زۆرینەیان ڕاهاتوون لەگەڵ ئەوەی کە چۆن خەرجیەکان کەم بکەنەوە بۆ لەبەرەوەی ئەرکی سەرشانی حەمەگیان کەم بکات ئەمە کاریگەریکی زۆر گرنگی هەیە لەسەر جۆری ژیانی ئەو خێزانە نمونەیەکی بێنمەوە بۆ بەڕێستان ئەوەی کە فەرمووتان جەنابتان پێداویستیەکان و کەمالیات و جوانکاریەکە لە 2007 و لە 2018 دوو با بڵێن جۆر شیکاری هین کراوە لەسەر خەرجیەکانی خێزانی عێراقی بە کوردستانی خۆشمانەوە بریتیە لە چی ئەو بوارانەی کە پارەی لەسەر خەرج ئەکرێ دابش کراوە لەسەر سێ شتە ئەساسیەکە و بنەماکە کە بەڕێستان ئاماژەتان پێدا لە پێداویستیەکان و زەڕوریەکان یەکێک گرنگترینیان خواردەمەنیە دوایەوە سەکەن لەگەڵ وزە سوتەمەنی ئەو بابەتانە لەگەڵ هاتشۆکردن ئەمانە سێ بابەتە سەرەکیەکان کە پێکاتەی 190 بوجەکان ئەی 100 ئەوەی کە جەنابەت ئاماژەت پێدا جوانکاریەکەیە لە 2018 هەمان شتە 132 بەو شێوازە دابش کراوە لەسەر سێ بوارەکە ئەوەی کە ئەمێنێ لە بینی 108 بۆ 110 بۆ جوانکاری ئەگەر ئەوە پارە بمێنێ معنای ئەوەیە خێزانی عێراقی بە کوردستانی خۆشمانەوە لە 2007ەوە پێشتریش تا 2018 و تەسەورەکەم لە داهاتوش ئەگەر ڕاپرسی یاخود شیکردنەوەی کیوا بکرێت هەمان ئەنجام و هەمان نەتیجە دەست ئەکەوێ لە زۆرینی وڵاتان وایە بەدەر لە وڵاتە پێشکەوتەکان ڕێژێکی کەمتر لەسەر ڕێژە نەک بڕی پارە لەبەر ئەوەی بنمونە بۆم باسی ڕێژە و بڕی پارەم کرد لە وڵاتی پێشکەوتوو بنمونە داهاتی کەسێک $3000 بێ 150 3000ەکە خەرج بکە ئەبێتە چەند ئەبێتە $1500 لەسەر خواردەمەنی بەڵام وەرە لای خۆمان ئەو 3000 هەیە ئێمە مانگانە $500 هەیە 180 خەرج بکە نەک 50 180 خەرج بکە 400 دینارە معنای ئەوەیە من لە 180 خەرجەکەم 400 دینار خەرجەکەم ئەو 150 من 80 ئەو 50 خەرجەکە 1500 ئەو لەبەرەوەی داهاتەکەی بەرزە ڕێژێکی کەمتر خەرجەکە بۆچی بۆ بەکارهێنان یاخود بەکاربردن ئەوەی کە لە زانستی ئابووری پێوترێ ئیستێلاک بۆ خواردەمەنی و بابەتە زەڕور و گرنگەکان باشە چی ئەمێنێ 150کەی تر لای ئەوان بۆ بابەتەکانی تر بۆ پاشەکەوتە بۆ خەرجیات لەوانەیەوە لە بواری جوانکاری و کەمالیات باشە ئێمە لە $500ەکە گریمان ئەگەر 500ەکەت وەرگرت ئەسڵەن 180کەی 400ەکەیە خەرج کرا بۆ خواردەمەنی ئەی کرێ خانوو ئەی هاتشۆکردن ئەی یاریکی بچکۆلە بۆ مناڵەکەت کە داوایەکە چاوی لە تلڤیزیۆنە و سێری شتەکانەکە مناڵەکە حەزی لە یاریکە چی بکەم وەکو باوک بۆ ئەو مناڵە ئەو گرنگە دروست بۆیە پارەکە کە نادرێت لە کاتی خۆی نادرێت بڕەکە نادرێت لە زانستی ئابووری دوو جۆر شیکاری بۆکەینەوە شیکاری کولی ماکرۆ پێ ئەوترێ ئەو بڕیاری کە لە ئاستی ئەنجومەنی وەزیران ئەدرێت بڕیارێکی کولیە گشتگیرە
موچەکە بدرێت ئەم هەفتەیە یان هەفتەی داهاتوو ڕێککەوتین لەگەڵ بەغایان ڕێک نەکەوتین وە کۆمەڵێک شتتر ئەمە کولیە کە دابەزێ بۆ ئاستی تاک خێزان ئەبێتە کەرتەکی ئەبێتە جوزئی چییە؟ ئێوەی بەڕێز من بینەرە ئازیزەکان لەگەڵ خێزانەکانمان ئەمانە جوزئیە کەرتەکیە چۆن ئەو بڕیارە کولیەی کە درا موچەکە دابش نەکرێ ئەمە هەفتەی داهاتوو دابش بکرێ چ کاریگەریە لەسەر ئێمە وەکو خێزان مشکلەوە بۆ ئێمە بۆ لەبەر ئەوەی کۆمەڵێک پێداویسیوە کۆمەڵێک شت هەیە لەناو خێزان کە تقریبا لە خێزانەکانی کوردستان و عێراق تا ڕادەیەک لە یەک ئەچەن کڕی نیشتومەکە گرنگیدانە بە پێداویستەکانی مناڵ کتێبە قەڵەمە وەرەقەیە ئیمتیحانە ئەم بابەتانە لە کاتی خۆی کە پارەکە نەدرێت ئەمە هەمووی ئەو بڕیارە کاریگەری بە لەسەر ئەم بابەتانە هەمووی ئەو کەسەی کە لەسەرەوە بڕیارەدات وەکو کولی ئەبێ بیر بکاتەوە لە جوزئیات لە بابەتە کەرتەکان ئەوانەی کە با بڵێن لەسەر ئاستی تاک و خێزان ڕوو ئەدات ئایا بە زانستیانە مێلی کۆڵینەوە ئەکەین ئایا بە زانستیانە بیر لەکەینەوە لەم بابەتە ئەوە پرسیارە زۆر باشە کاک دکتۆر وەکو پسپۆڕێکی ئابووری ڕای جەنابتان چییە لەسەر ڕێکەوتنی دوو هاوسەر کە هەردووکیان موچەخۆرن پێویستە پلانی ئابووری ئەم دوانە چۆنی بێت کێشە و گرفت و دەمەقاڵە و ناخۆشی ڕوونەدات لەسەر بابەت هەمەگیان موچەکەی بۆ هاوسەرێتەوە هیچ ئەوە یەکلا بووەتەوە بابەتە بەڵێ چۆنێ پێویستە چۆن ڕێکەون چۆن پلانیانە بێ هەردووکیان ئەگەر موچەخۆر بن و داهاتیانە بێ وەکو ئەرزی جەنابتانم کرد خانمە ئازیزەکان پێش 2014 فعلا ئەمەش بابەتی کە ئینسان بە حەقیقەت بڵێ کە هەمومان حەزەکەین یعنی ماشاءالله لە ستۆدیۆ جوانەکەی جەنابتان لەنە ماڵەوە ژوورێکی وامان هەبێ ژووری استقبال و پێشوازیکردنی جوانمان هەبێت لە ناوماڵ قەنەفەکانمان شتەکان جوان بن ژووری نووسنەکە ڕێک و پێک و هەموو من حەزەکەی لەو بابەتانە بۆیە گۆڕینی ئەوە ساڵێک لە دوای ساڵێک وا بزانن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەر فەرمێ لاینیش لەوەش کە ئەگەر هیچتان پێ نەکرا بنمونە دەستکاری ناوماڵ بکەن نازم فەرموودێکی شیرین لەم بوارە هەیە ببورن تقریبا تا ڕادەیەک ئەوەی کە بیستومە من بۆیە دەستکاریکردنی ناوماڵ هەستەکە ئینسان بە شت گۆڕاوە بەس دکتۆرە و دەستکاری لەوانێ قەنەفەکە لێرە بەریتە ممکنە قەنەفەکە بگۆڕی لاری نییە لەوەش کە ئەتوانی بنمونە نیم تاخە و قەنەفە یا بوونە بەرگێکی بۆ بکڕی ئەوش ئەگەریەوەیە پێشتر پێش 2014 گۆڕین هەبوو یعنی بە تایبەت بیرتانە جەنە بیرمانە کە پێشتر سیستەمی قست و شتیوا هەبوو ئەوە هەبوو بەڵام دوای 2014 خانمە ئازیزەکان تەسەوڕەکەم ئێستا زۆرینەیان ڕاهاتوون لەگەڵ ئەوەی کە ئیتر دەست بگرن بۆ بڕەپارەی کە هەیەە و بە شێوەیەکی زانستیانە خەرجی بکەن بۆیە پرسیارەکەی جەنابتان بەڵێ پارەکە کە کۆ ئەبێتەوە لای دوو کەس کە موچەخۆرن بە نمونە ئەوە باشتر ئەتوانن ئیش و کاروباری خێزان بەڕێوە ببن بەڵام لە هەمان کات لە دیوی دومی خەتەرێکی زۆری هەیە کە هەردووکیان موچەکەیان دواکەوێ بڕەپارێکە کەوری ئەگرن بنمونە ئەگەر کەمبوو لە کاریگەری بێ لەسەر هەردووکیان بۆ لەبەرەوە هەردووکیان موچەخۆرن بۆیە من هەمیشە لەگەڵ تەلەبە ئازیزەکانی خۆمان باسی ئەوە ئەکەین کە زۆرینەی مامۆستاکان ئەڵێن ئاگاتە لەوە بێ نەچنە حکوومەت نەبن بە فەرمانبەر لە کەرتی تایبەتیش لەبەر ئەوەی ئەو کاتە زێڕینەی کە بەدەستی ئینسانە لە 8.9 بۆ 3 ئەو پەڕوولووتکەی چالاکیە خەرجی ئەکە لەوەی کە خزمەتی کۆمپانیەک ئەکا خزمەتی شوێنێک ئەکا ئەمە با بڵێن ڕاستێکی زانستیانەیە لەبەری ئەوە ئەگەر بتوانێ پرۆژەیەکی بچکۆلە بۆ خۆی دابمەزرێنێ خۆی دەست بک بە ئیشکردن ئەوە خاڵێکی زۆر سەرەکی حەزەکەم سەرنجی بەڕێستان شڵا بکێشم بۆ خاڵێکی تر کە زۆر گرنگە پێکاتەی کۆمەڵگەی عێراقی بە کوردستانی خۆشمانەوە وا هاتووە کە 1970 پێشتر وا نەبوو 1970 بریتین لە دانیشتوانمان ئەوانەی کە داهاتیان مامناوەند و کەمترە 120 ئەوانەی کە داهاتیان بەرزە بۆیە ئەو 1970 کە پێشتر چینی با بڵێن ناخۆ تەبەقەی فەرمانبەر مامناوەند بوو ئێستا وردە تواوەتەوە بوونەتە کەسانێکی تا ڕادەیەک هەژار فەقیر و ئەوانەی تریش ڕێژەی دەوڵەمەندیانوینەکان زۆر زیادی کردووە و دەرەکەوێت لە بازارەکان و لە شوێنان و لە پرۆژەکان ئەوانەی کە 120 لە کۆمەلگا ڕێژەیەکی زۆر لە پارە و سەروەت و سامانی وڵاتەکە لای ئەوانە کە ئەچێ بۆ بازارەکان شت ئەکرێ ئەگەر بەراوردی بکەینەوە ئەو بەڕێزە لەگەڵ خۆمانە ئیمە ناگەینە 110
سەتا پێنج سەتا دوی جۆری خەرجکردنی ئەو بەڕێزە کە لە بازارەکان شت ئەکڕێ و لە هەمان کات بڕی پارەکەش کە خەرجی ئەکا ئەو بڕە پارێکە خەرجەکە چۆن باسی وڵاتی پێشکەوتومان کەوتمان 3000 دۆلاری هەیە 150کەشی خەرج بکە بە نمونە 1500 ئەم دەوڵەمانە کە ئەچێ بۆ بازارەکان شت ئەکڕە بە بێ حساب خۆی گەورە زیاتری پێ ببەخشی ئەگەر بە حەڵال بێ بۆ لێرە بەڵام ئێمە کە ئەچین بۆ بازار ئەو 20 دۆلارە ئەو 25 دۆلارە یاخود ئەو 20هزارە چۆن خەرجی بکەم کیلوی گۆشتی پێ بکڕم یان کراسێک یان ئەو بەڕێزەی تر گوێنادەت بەو ئەو بابەتە ڕاست چەو خەرجیە دکتۆر لە کۆتایی پرۆگرامەکە و بابنتۆرەکە نزیک بووینەتەوە کاتمان نەما بەڵام ئەمێ لەسەر خانانشینیش پرسیارەکەم ئەگەر موچەخۆری دیکە 500هزار زیاتری هەبێت ملیۆنێکی هەبێت چوزانم وەری بگرێ بە مانگێک دوو مانگێکی تقریبن لەوانەیە باشتر بێ بەڵام خانەنشینێک کە 200هزاری هەیە 170هزاریە 220هزاری هەیە لە عراق بە جۆرێکی تر من حەزەکەم لەسەر ئەمەش ئەو چۆن بتوانێت فەقیرە پلان دابنێ بۆ خۆی بەڵێ یعنی خۆی ئێمە گریمانەیەک دابنین کە ئەو کەسێک کە خاننشین ئەبێ عادەتەن لەکوێ ئەژی لەگەڵ کوڕەکەی کچەکەی کە ئەوانیش ئەو کوڕ و کچە بنمونە لا یاخود ئەو کەسێک کە خەنشین کراو لەناو خێزانێکە چەند کەسێکان داهاتیان هەیە موچەیان هەیە واتە سەرەتا ئەبێ ئەو گریمانە دابنین ئەگینە ئەگەر بێنە سەر ئەوەی کە تەنها خێزانەکە بژی لەسەر ئەو 120 دینارە کە لە کاتی خۆی وەرناگیرێ ئەوە بە هیچ شێوەیەکی مە ناتوانین باس لە پلان بکەین باس لە چۆنێتی خەرجکردن بکەین و کۆمەڵ شتی تر بەڵام گریمان ئەو کەسەکە خانشین بووە لای کوڕەکەیە لای کچەکەی بنمونە تۆزێک بابەتەکەمان بۆ ئەهوەنتر ئەکات لەبەر ئەوەی بەڕاستی ئەو بڕەپارەی کەمەکە ئەدرێ بە خانشین کراو زۆر کەمە لە چاوی ئەوەی لە بەغا ئەدرێت ئەوان زیاتر وەرەگرن بەتەکید ئەوان لە کاتی خۆی لە مانگەکە هین وەریەگرن و بەتەکید ئەوە وا لێکەکە ئەو دڵە ڕاوچەیە خود ئەو با بڵین جۆرە لە ترسە لە دڵی نامێنێ لەبەرەوەی ئەزانێ لە کۆتایی مانگ موچەکەی خۆیان وەرەگرن ئەوان ئەوەی کە من بیستومە لە سەرەتای مانگ خانشین کراوان لە سەرەتای هەموو مانگێک یەکەم کەس ئەو یەکەم با بڵین پۆل ئینە بن پێش هەموو فەرمانبەران ئەوان موچەکە وەرەگرن لەبەر ئەوەی خانشین کراو بڕەپارەکەی کە وەریەگرێت لە چاوی فەرمانبەران بەگشتی کەمترە بۆی پێویستەکە زووتر وەری بگرێ پێشوەخت پێش ئەوانی تر وەری بگرێەوە بتوانێت پیداوسەکانی خۆی تا ڕادەیەک بۆ پڕ بکاتەوە بەگشتی ئەگە ئەوە باسی دۆخی عێراقی کە بەگربێن لەسەر کوردستان نەبەتەکیت کە ماوەکەی کورد ماوەکەی دیار نییە بڕەپارێکی کەمە کاریگەریەکەی زۆر خراپترە بێ زۆر سپاس دەکەین بەڕێز پرۆفیسۆر دکتۆر خالید حەیدەر ماوەستای زانکۆ و پسپۆری ئابووریە خوا بەخێر بێت.